دست بکن. بله تماشاونه هیچ خوشتوی جبوک خدای نکری لما بین کرد و کردستان یکان لحر چار بشلیر لوی گشن روندت چاره سری چیه میمونه که برای زمه پروفسور نو چمو لبیرم چوه با خود بفرمی بو اوای که خدای نکرده ما بین کردستان یکان گشن دوای دوم از روندنی دولتی عراق شتاق روندت چی ده بکن بو برگیری پێشەکی چاکتەکەم جوانە ئەو لە دراوسیشان بەقەر زێناومە بۆ بەرنامەکە شوونەکە بۆچی دێتە دەڕوو کۆکەی پێشەکی زۆر پیرۆزبایەکی گەرم و نەرم و هەموو میلەت ترحیب و تشریب و تشریب دکم بە بۆنەی بچم سەر مۆزەکە کاکە چی پارەم لە دەستە نەما بەسەری تۆ هەرچیەکی سۆسیالی الفە بوو وەرم گرت ئەوەی کە یارمەتیمەیە دەوڵەت هەموویم سەرف کرد بە هەنگ و دهۆڵ و هەڵپەرچە و خۆشی بە بۆنەی نەمانی ئەو کابرا تراکتۆرە ببوورە ئەو دیکتاتۆرە ئیتر ئەمە دڵم خۆش بەسەری تۆ لە کەناڵە کوردیەکان و لە تەلەڤیزیۆن و ڕادیۆوانە و من لە هەموویانم زیاتر کردووە ئەنجا خۆش سەداری خەڵک حەزی لە هەڵپەرچە پیرۆز بێت بۆ ئەوەی خدای نەکەردە ئەو پیرۆز بۆیە ئەو کای خۆشە دوورچەدانە تێک نەچێت ئینشەڵا بمینێ ئەوەی ئەگەر خدای نەکەردە کوردستانیەکان بە حەزبی سیاسی ڕێکخستنەکان هەڵخەلەت هەندێک شتێک گران کشون بۆ شەریان لە مابین دا پەیدا نەبێ دەبێت چی بکرێ ئەبێ چی بکەن ئەبێ هەموو شتێک خاڵی یەکەمین خاڵی یەکەمین ئەبێ هیچ شتێک لەگەڵ نەشارێتەوە هەر شتێکەکەن خۆ هەر کەس بێ لە دوای یەگەر لەژێر پەردەوە شتێ بکەن بەڵام باشتر وایە زوو بیلێن و ڕێی خەڵکی وەربگرن ئەزانی وەکو با من نمونەیەکی بۆ بێنمەوە وەکو شوان و مەڕەکان جاری وهەیە کە شوان لە دەرەوە لە دەشتا لای مەڕەکان نەخەوێت بەشەکە بەشە و قابلە بەڕە شوان ئاخر ئەمە ڕۆژنامەوانەکە تۆ شادێکی هەیە بەڵێ دی بۆسە باسی شوانت دەکەێت چەند باسی ئەوسەکە ئەنجاکو ئەمانە ئەم شوانە کە ئەخەوێ شەو بۆ ئەوەی کە پەتێکێنن ئەی بەسن بە قاچی بەرانەکەەوە ئەی بەسن لە شوێنێکی حساسی شوانەکەەوە بۆ ئەوەی ئەگەر گورگ هاو بەرانەکە بەرخەکە جوڵایەوە شوانەکە یەکسەر بەخەبەر بێتەوە ئەبێ ئەوانیش ئەوها بێت پۆرتیا سیۆسیەکەون سەر و کومەرۆک و سکرتێر و ئەوە ناری بەڵێ دەبێت کۆنترۆل بکرێن خەڵک وەگۆلی بکات چ دەکەن ئەوە کۆنتڕۆڵ دەکات خۆلی دوام دەبێت خاڵی دووەم خۆ تەزانی یەک موشکیلەی زۆر گەورە لە ناو ئێمە هەیە یەکەمین ئەوەیە کەوا ئەبێت ڕەنگەکان تێکەڵ بکرێت وەکو ئەنبەروەری وەکو دۆدرما و ڕەنگانە بچێتەوە ینی ئۆلۆمۆلۆ و کوردە پۆرتیاکۆن چی ڕەنگی چی هەر یەکە و ڕەنگێکیان هەیە کاکە جان سوورە ساوزەکاوەیە پەمەیە نازانم چێچەکوشە داڵەکەیە نازانم پڵنگەکەیە ئەبێ ئەمانە هەموو ئەو ڕەنگانە هەمووی تێکەڵ بکرێ وەکو ئەنبەروەری خواردوتۆ عمرێ بەزایەتوە دەفەرمو ڕەنگەکۆن دەبێت ڕەنگەکان تێکەڵ بکرێت تێگەی ئەوە لە ڕێگانە مەسەلەن چۆن دۆ دەرمەیە کڕی ڕەنگی سوور و قاوەی پەمەیی کە ئەتوێنەوە هەمویانە بن بە یەک هەموو شتەکان ئەبن بە یەک ئەبێ ئەمانەمان توانەوە هەموو وەکو چۆنەڵی هەموو بیر و ئەفکار و عەقڵێت و هەموو شتەکانمان ئەبێ بە یەک و کەس ناتوانێت یەکمان جاکەون ناتوانێت ڕەنگ لە ڕەنگ جیۆ بکەتەوە ئەمە لایەنێکی کە ئەگەر بمانە بیانەوێت و بیانەوێت ئەو ڕەنگانش لە یەک جا نەکرێتەوە ئەمانە ئەبێ یعنی چۆنەڵی گەل بەێ ئەوە بکەن ڤایرۆسێک بێننیان دەرزی یەک شەکەیە خۆ پێغەمبەرەکە ئاخر ینی کوردەکانی چی بکە تووشی نەخۆشی ڕنگ نەناسینەوە بەبن تێگەی باش تێ بگە لە قسەکەم بۆ ئەوەی ئیتر کەم ئەوە لە ئەلبۆن ڕنگکوێری نەزانێ ڕنگ چییە ئەبێ ئەوەیان چی خۆلیسیان چ بۆشە ئەوەندە جەژن و شۆهی و دوڵزناوەناکی تاکو کوردێک لە دەرای بەڵۆت بەڕۆی تو چاکەوێتە سەر پشت ببوورە ئەکەوێتە سەر شۆنی تو وەک وەزیفە کابوو کورد کوردستانە کۆم بکە ئەرێ ئەم چیسانە خۆ تەقە نەماوە بۆچی لایەن ناوی کاکە باسی بۆ ترسێت تو باسی سیاسەتی ژەکە تۆ وەختێ باسی سیاسەتێکی کە شەڕ و تەقە نامێنێ لە ئاشتیاوە تا
هاولا چووە فەرموو کوردێکی دەرەوەلەوە فەرمووی خۆلی یەکەم دەبێت کۆنترۆل دەبێ خۆلی دووەم ڕەنگەکۆن ببن بە کوردەکۆن ڕەنگەناسن خۆلی سێهەم کورد وەکو کورد لە دەرەوەڵ تۆ دەبێت چ بکەنی کوردەکان لە دەرەوەی کوردەکانی دەرەوەی وڵات دەبێت چی بکەن کاکە چەند ساڵ ئێمە لە کوردستاندا بڕاوین یعنی بۆ سەفەرێک بۆ شتێقی ناکا بڕێن و بێنەوە بەڵام وەکوتر یعنی نۆگەڕێەوە تو وەکو کوردێک بوو ئەوەی ئەو دخۆ هەرە تۆ قسەیە بکەیت بەڵی بەڵی تو وەکو کوردێکی دەرەوەڵات دەگەڕێەوەنەوە کوردستان بووە ئەو دخۆلە پێک دروستی بکەیەوەنە دەباشە آخر من خوا پێ بڵێ ئەو ڕسمەمان نەگرم قسە بینی خۆمان بێ من ئەگەر بڕێمە من کە ئێستا شێ تۆزێک هینم هەیە و ئاوا بگەر بڕێمەوە بۆ کوردستان یعنی دوای پێمەڵێن چێڵێن لە خارج هاتۆتەوە دوای خۆشەژن بێنم کە ژنمەیاتێت تو قورئانەن پێویستانێتێ بە شەرەفم بڵێم لە خارج تۆزێک آخر نەڕێنگم هەیە و نەدەنگم هەیە خارجەکە نەبێت دەستی دواری پێ ببڕم کاکە چۆن دەبێ من ناگەڕێمەوە بەس هەڵپەرچەکەی لێرە بۆ ئەەکەم و بۆی کەس نەڵێ کوردایەتی نەکردووە من هەڵە بەرم نەمێژن بێنم بخۆتی